بەڵام ترسەکە تەنها لە دەستدانی داهات نییە ئەوەی حکوومەتی هەرێم کە گومانی هەیە، بەڵکو حکوومەتی هەرێم ترسی لە دەستدانی سەربەخەی بڕیاری ئابووری هەیە. بۆیە بەگومانە و هەرێمی کوردستان چەندین پابەندبوونی و دارایی قورسی لەسرە، وەک شایستەی کۆمپانیاکان و شوەختەکانی یان مەسەر ئەگەر تەواوی نەوت ڕادستی سۆمۆ بکرێت، هەرێم هیچ گرنتیەکی نییە کە بەغدا ڕێگە بدات ئەو پابەندبوونانە جێبەجێ بکات، ئەوەی کە پێشوەخت هەرێم پێویستە ئیلتیزاماتی پێوە بکە. بۆیە پرسەکە تەنها موچە نییە، بەڵکو پاراستنی تەواوی کەرتی وزەیە و اینجا ئەو گرێبەستە نێودەوڵەتیانە کە حکوومەت ئەوێ ئیلتیزامی پێ بکات زۆر گرنگە کە هەرێم پێشتر واژووی کردووە. ینی ئەسلی ترسەکە ئەوەیە کە حکوومەت سابقا ئیلتیزاماتی پێشوەختی هەیە لە سەداسەدی نەوتی هەرێم لە ڕێگەی سۆمەوە بڕۆ، ئەمە پێوتە ئینتیحاری ئابووری بۆ هەرێمی کوردستان، بۆ حکوومەتی هەرێم.